وەختتان وەخێر خەڵکە کوردەوار و میوارم لە هەرکوێ هەن ساق و سەلامەت بن. ئێمە گوێشە و دیبێتێکمان کرد لە ژێرە ناوە دیبێتەکان ئاخرین شۆڕشە سەبارەت بە مەقولەیەک بە ناوی چۆنیەتیە دەربڕینە ئەعترازات و دروستکردنە ئینقلاب لە ناوی کۆمەڵگایەکان. ئیشارە من بەوە کرد کە ئێمەی ئینسان چه خۆمان ئاگادار بین چه خۆمان ئاگادار نەبین ئەواتفمان ئەکەوێتە بەرکەلاممان و بە سوورەتە حرەکاتی خۆی نیشان ئەدا کە من فاکتایەکم هاوردۆ لە فەرهەنگە کوردیە خۆمان وەکو یەخەدڕین لە کاتە غەمە یا لە کاتە موسیبەتە یا یەخەدرن لە کاتە نفرینکردنە. تۆ وەکو ئینسان کە لە ناوی بەستەری فەرهەنگێکا گەوراویت کۆمەڵێ لەم تەئاتر و نەمایش و حرەکەتانە فێرەویت بۆ ئیبرازە ئەواتفت، ترس، وەحشەت، خۆشی، شادی، زوڵم، خۆشەویستی، تەنەفۆر، غەم، پەژارە. تۆ بۆ هەر کام لەمانە یەکسری حرەکات دروست ئەەکەی. من لە دیبێتەکانی پێشووترا وتم کوردەوار ئێمە بۆ خاترەوەی هیچ کاتێک هیچ داگیرکەرێک و هیچ گەردەنکەشێک لە توول تاریخانە ئیسوانیگە لەم کوردەواری ئێمە دەسەڵات و سوڵتەیەک دابنێت ئەو جار تۆ نمودێک بە ناوی ئەعتراز لە ئینسانە کوردیان ناوێنی. ئینسانە کوردی ئەعترازی نییە، ئینسانە کوردی دوژمن ئەناسێت، دوژمنێک کە پەلاماریەدا ئینسانە کوردی یەکسەرە لە سەفیا حازرەوێ. ئەم نەبوون سەبقەیە حکوومەتیە وەکو هەبوون پادشاه و سوڵتان و دەستگاهە سوڵتانی و دەستگاهە کۆنتڕۆڵە کلیسایە هەر دەستگاهێکی تر لەم کوردەوارە ئێمە بەعسەوێ مەردمە ئێمە لە بەرامبەر دەسەڵاتێکی منسەجمە کە هاتگە چەتری بەسەر کۆمەڵگا و زۆری بەسەر کۆمەڵگا بڵاوە پێکردگە نییە. حکامانە دنیا ئەوانەی کە سەرڕەمەگوو ئەزانن، ئەوانەی کە مەردم ئیدارە ئەکەن یەکێک لە ئەبزارەکانیان پۆلیس و نیروی ئەمنیەتی و ئەرتەشە. یەکێک وە بچووکترینی ئەوەسە، مهمترینیان ئەبزارهایەکن کە لە ناو دڵە مؤسساتە جۆرا و جۆر بە کارمەندهای جۆرا و جۆریان تێتە دەرەوە. من لە دیبەیتەکانی ترا مسالمدا عەلیە خامنەئی، کازمی، مەسعود بارزانی، پاڤڵە تالەبانی و لاهورە شێخ جەنگی، ئۆردۆغان، هەر کام لەمانە بۆ حکوومەتێکە ئەیکەن کەرەستەیان هەست، ئەبزاریان هەست، توڵزیان هەست. ئەم توڵزانە، ئەم ئەبزارانە، ئەم کەرەستانە شکڵی جۆرا و جۆرن. ئەتوانێ خانمێکی تەنورە لە پێی تەنورە کورتی دەرپێ کورتی زەریفی ژیکەڵەی دافی لچ سوور کریاگی مەمەک پرتەقاڵ بێ، ئەتوانێ کاورایەکی پیرەمەردی داتەکیاگی کناری خیابان بێ، ئەتوانێ تۆ بیت، ئەتوانێ کەس و کارت بێت. هەمووی ئەمانە ئەبزارە حاکمیەتن. سڕە مەگوو ئەوەی کە تۆ لە ناو ئەدیانە ئەیبینی، ئەوەی کە ئەم شتە شاراوەس و تۆ بەحسی مەکە و تۆ باسی مەکە، شتێکە کە گشت کەسێک نایزانێت. پس ئێوە لە دوێشە و زانیتان ئینسان ئەواتفی بە حرەکات دەرتێرێ. بۆیە لەم کوردەواری ئێمە ئەوسا خەڵک لێی ئەقۆمیا ئەو وەرینکارێک ئەیان کرژن پڕچیان ئەڕەنیوە، ئەیان ڕنیوە، یعنی ئەیان کەند
مثلا باو بۆ ئەیان و پیاوێکی بە لیاقەت کۆچی دوایی کردگە ئەیانوت لە ناوی پرسەکەیە دوو مەوج پارچەیەک بوو کە بەمووی بزن ئەبافە نەو پارچە قەینیانە جێگۆبانیان تێخست بۆ بار و بنەکردن لە کوردەواریا بەکاریانەوەرد مەوجیان پێوت مەوج گەورە بوو مەوجیان داخست ئەیانوو لە پرسەی فڵانە کەسا دوو مەوج پرچ ڕنیا گەسۆ یعنی ژن هاتگە و پرچ خۆی یا ڕنی گەسۆ یا قەیچی کردگە یا بڕیگەسی لەکوێ لە موسیبەتە ئەم پیاگە گەورە کە مردگە ئەمە نەمایش ئیجتیماعیە ئەمە تەزاهوراتێکە لە دەربڕینە عاتفێ و ئەم عاتفە ئیستا غەمە تۆ ئەمە لە ئازیەتیکردنە ئەوێنیت تۆ کەسێکی نزیکت ئەمرێ ڕیش ناداشی ئەو سادۆرەی قەدیم گویا حەمامیش نەچووگن گویا ژنوش و ئەباوەشی یەکتری نەچووگن ئەمە تەئاترە و نەمایشە نیشاندان غەمە بۆ کوردەماناسێ بە گوێرەی زەمن وەختی کورد ئەڕواتە جێگەکانی تر سەری لێ ئەشێوێت تەئاتر و نەمایشی ئەمەی نییە وەختی ئەم کوردەوارە داگیرەکرێ لەلایانی کۆرپۆرێشنەکانەوە لە پڕێکە ژن حکوومەتێ مەوجودە و تۆ ئێرانیت و تۆ عێراقیت و تۆ تورکیەیت وەرە هۆڤیە بگرە وەرە شناسنامە بگرە کابران نازانێت شناسنامەی بۆ پێ ئەدەن چۆن لە پڕێکە ئەم کاوراوێت تۆ ئێرانی ئەمانە کێن کە ئێرانی نازانین ژیان و هەموو دەسەڵاتی بەرەبەرە وردە وردە لێیەسێنن خب ئەمانە کە تێن دەوڵەت دائەنێن ئەقەبەی دەوڵەتەکانی تریان لە ئوروپا و لە ئەمریکا هەیە ئەزانن کە کۆمەلگا ئێعترازات ئەکا ئێستا کە گەین بم بە کاکڵە داستانەکە ئەگەین بە مۆزوعێک حکوومەت قدرەتە مطلقە حکوومەت تەنیا ڕێگەی ژیان و حیاتە ئیجتیماعی ئینسانە ئەمان وا ئێژن وا ئەیکەنە ناوە مێشکەتۆ حکوومەت تەنیا ڕێگەی ژیانە ئینسان یعنی هەبوونی حاکم یعنی دەبێ حاکم ببێت تا تۆ بتوانێت ژیان بکەی بە سوورەتە کۆمەڵایەتی ئەمە کێ تێریتی ئەمە نظامە جودۆ کریستیانەتیە غەرب تێرێتی بۆ ئەم سەرزەمینە ئێمە ئێستا هەر ئەو کۆپیەی خۆیانە برانچێ شعبەیەکی لە کوردەوارە چوار شعبەی لە کوردەوارەکەنەوە دەوڵەتە تورکی دەوڵەتە ئێرانی دەوڵەتە عێراقی و دەوڵەتە سووری خب ئێستا تۆ گەرەکتە میلەتێ دروستکەی ملەتە تورک ملەتە ئێرانی ملەتە عێراقی و ملەتە سووری خب تێ یەکسری ئەرکانی بۆ تعریفەکەیتەوە ناسیۆنالیزم عەرەب تورک فارس ئێرانی عێراقی وە سووری ئەو جار تۆ ئێشێ بێی بەرەبەرە ئەمانانە بۆ دروست بکەی ئێژی لەم جامعی ئێرانە حکوومەت بووگە دێ ئەگەر حکوومەت بووگە بەرامبەر بەم حکوومەتە ئێشێ ئێعترازیش بووێت دەی شێوەی ئێعتراز مەوجود نییە ئەگەڕێن ێژن لە ئەواخر دەورانە قاجارەوە شێوەی ئێعترازێ مەوجودە تۆ بەرامبەر بە حکوومەت کە ئێعترازەکەی چۆنە ئێعترازەکەی هەڵ ئەسی ئەچی لای تاران شارێک کەس بە ناوی ڕێی لە ڕێیە مەقبەرەی کەس بە ناوی شاه عەبدولعەزیم خۆیان پێژن شاه عەبدولعەزیم تۆ ئەگەر ناڕازیت لە حکوومەتە مزەفەرەدین شای قاجار یا ناسرەدین شای قاجار ئەڕۆی لە شاه عەبدولعەزیمە بە نیشانەی ئێعتراز بەست ئەنیشی تەحەسن ئەکەی مان ئەگریت
ئەمە ئەوەڵین نەو لە دەربڕین ئێعترازە کە ئەم تاریخەی یەهود ساختە بە بیرە ئێمەی تێرێتەوە. تەوەجۆکەن ناگەهان لە تعقیب ئەم تاریخە تۆ ئەگەی بە جێریانێک ئەسڵ معلوم نیە چی شەکلیە مەوجود بووگە یان ئێمە کارمان بەمە نیە، ئێستا کارم بە ئێعترازە. پس ئێوە تێگەین ئێمە وەختێ غەممان هەست، موسیبەتمان هەست، خۆشیمان هەست، ئاژین کلێدەن لە خۆشیە لە زەماوەنا کلێدەن، ئەمە تەئاترنم شادیە. ئەوجا تۆ گەرەکتە بێژی حکوومەتێ مەوجود بووگە، ئەم حکوومەتە بەلاخەرە مخالفینێکیشی بووگە، ئەم مخالفینە هاتکن ئەعترازیان لە بەرامبەریانە کردگە. خۆ بەم ئەعترازە چه شەکلیە؟ بارە ئەوەڵ تۆ ئێژی من ئەمانە تەحەسونیان کردگە لە شابدولازیم، لەودا ئێژی ئینقلاب مەشروتیەت دروست ئەوێت. ئینقلاب مەشروتیەت کە دروست ئەوێت اتفاقات بعدی و شکستە ئینقلاب مەشروتیەت و دوران استبداد سەقیر و ئەمانە کە تێتە بەرەو لە گێرە و کێشەیە ئەمانە سەرانە مەشروتیەت، ئەمە تاریخ خۆیانە، تاریخ ئێمە نییە، سەرانە مەشروتیەت ئەچنە کوێ؟ ئەم دەفە ناچنە شابدولعەزیم، ئەچنە سەفارەتە بریتانیا تەحەسونەکەن. خۆ بە ئیستڵاح تۆ ئێشێ لەم ئێرانە کە کشوەر بووگە کە نەبووگە کە کوردەوارە ئێمەست یەک جێگەی ئێعتراز دەربڕێ نەبووگە، کوێ بووگە؟ شابدولعەزیم. ئێستا دوای 20 ساڵ 30 ساڵ جێگەیەتر پەیاکەی کوێس؟ سەفارەتە بریتانیا. تۆ ئەڕۆی لە سەفارەتە بریتانیا تەحەسن ئەەکەی معتەرزی. تۆژۆکەن ئەمە دوو پێگەی ئەعتراز. ئەمەی کە بە ئێوە ئێژمی ئەمەسە کە حاکمیەت و حکوومەت و نظام سڵتە چۆن بۆ تۆ ئێعتراز دروستەکە، تەئاترە بۆ دروست ئەکا. تەوەجۆتان کرد؟ ئەمەی کە ژنێک دەست ئەوە یەخەی خۆی ئەدڕێ لە کاتە موسیبەتا کوڕی مردگە، برای مردگە، ئامۆزای مردگە، کەسێکی خۆشەویستی مردگە، ناگەهان ئەم یەخە ئەدڕێ سینەی ئەکەوێتە دەر وەلەو موسیبەتە هۆشی بەخۆی نییە. ئەمە نۆعە ئختراعە نەمایش و تەئاترێکە کە ژنێ توانی یەبیکە وما بەقیە ئینسانەکانی تر بەعدەن لەم خانمە فێر بووگەن. مەسەلەن گەرەکمە متەوەجه ئەم مەسئلە بنها، مەسەلەن دایکێک ڕۆڵەی جوانی بە فیشەک ئەکوژرێت، بە فیشەک ئەکوژرێت، باو بوو کە تۆ ڕۆڵەی خۆشەویستت سرت لا ئەدا ئەگەر کفن کریایە دێر بگەیتا، یا بۆ وداع ئاخر و خواحافیزی ئاخر سەری کفنەکەت لا ئەدا ماچە دەکرد، ناوچاوانی ماچە کرد، دەمیت ماچە کرد تا ئەسپەردەیکەی. دایکێک بەرعەکسی بەقیە کوڕ جوانی فیشەک لێ داگە کوشتگیسی، ئەم دەم ناخاتە ناو دەمە کوڕەکەی، دەم ناخاتە ناو چاوانی ماچیکە، دەم ئەخاتە کونە گولەکەی، ئەو جێگە وا گولەکە لێ داگە، فیشەکەکە لێ داگە. ئەمە ئەم خانەمە ئیبداعی ئەکا، ئینسانێک موسیبەتی لێ دەریاگە، کەسێک کە کەسێکی گەنجی جوانی کوژیاگە و ئەو داخە ئەم تەئاترە لە ئەو دروست ئەکا. بەڵام ئێعتراز بوو ئێمە دروستی ئەکەن، ئێمە معتەرزین، ئێمە لە پڕێکا داگیر کریاگین، لە پڕێکا سەرزەمینمان بریاگە، لە پڕێکا بە گۆشت و پێستی خۆمان ناعەداڵەتی کۆی لە بوون دەریافت دەکەین، بەڵام نازانین چۆن ئێعترازکەین. من ئەگەم بەمانە ئێستا چۆن ئێعتراز قەرارە بکەیت. پس دەوڵەت بە مەحزێ حکوومەتە ڕزاخانی گەرەکیانە دروستکەن، شێوەی ئێعترازیش دروستەکەن.
بەستە لە سەفارەتە بریتانیا، بەستە لە سەفارەتە بریتانیا. تۆ هەر بەم دەسە کە تێ ناگەهان تۆ فێر ئەکەن تۆ دروشم بنووسی بەقەی دیوارەکانە. لەذا دیوار لە حەوزەی عمومی شارە ئەکرێت بە شوێنی دەربڕینی ئێعتراز و تۆ دروشمی تیا نووسی بژی فڵانی بەمرێ فڵانی شێوەی دەربڕینی ئێعتراز. ئەمە کێ بۆ تۆی دروست ئەکا؟ ئەمە حاکمیەت بۆ تۆی دروست ئەکا. بۆ چون تۆ بەم ئێعترازە کە ئەیکەی بنیان قەرار نییە بڕۆخێنی، قەرار نییە سوڵتە لەبین بووی، قەرار نییە سیستەمە حکوومەتی لابووی. تۆ حتا ئەگەر بچی ڕێیس جمهوری لابووی سیستەمە حکوومەتی دلا نەوەردگا، سیستەم وانە سەر جێی خۆیە، مؤسسات وانە سەری جێی خۆیە، دەستگاهە سوڵتەوە لەسەر جێی خۆیە. تۆ نەفەرێکە لابردگە، تۆ 100 نەفەرە لابردگە، تۆ سیستەمت لا نەبردگە. بۆیە ئەم سیستەمانە ئێعتراز دروست ئەکەن. من بەدانە دانێ ئەمانە ئەگەم تا بزانن بۆچی خەڵکی ئێمە لە کوردەوارە نازانێ ئێعتراز بکە، نازانێ چۆن ئێعتراز بکە. بۆ تۆ لە سەفە ئەم حیزبانە پێشمەرگەی قارەمانت هەست ئەمە حیزب خائین نادروست دەستکرد وە ساختە بوو کە دەستە کۆرپۆریشنەکانە منتەقە دەوڵەتە ئێرانی، دەوڵەتە عێراقی، دەوڵەتە تورکی ئەوانەسە. بۆ ئەمە هەست دەلیلی چییە؟ بەمە ئەگەینستە. پس تۆ ئەوێنی دوای مدەتێ دیوار تێتە ناوە سەحنەیە ئێعتراز دەربڕین. ناگەهان فێریان ئەکەن تۆ ئەتوانی بێتە ناوی خیابان خۆ نیشان بدەی، نیشانی حاکمیەت و دروشم بدەی. نان کار ئازادی بەڕۆخێ فڵانی بمێنی فڵانی. ئەم شێوە ئێعترازێکە تەحمل ناکرێ. بۆ تەحمل ناکرێ؟ چون تەزاهورات کە جەمعێکی مردم لە یەک ئەگرێ، مردم لە یەک نەفەر تەبدیل ئەوێ بە 100 نەفەر بە 1000 نەفەرە ناو خیابان، شەپۆ لە ئەم 1000 نەفەرە تاک لێ هێزەگرێ. تاک ئیتر ئەو تاکە نییە لە خیابانە بەتەنیا، 1000 نەفەر ئینسان کەوتە ڕێ هێزێکە کە تەکان ئەخوا تەخریبەکە نابوو دەکا. بۆیە ئەمە بەری پێگرن. ئەم نوع ئێعترازە کە تێرنی هەم قابلە کۆنترۆڵە، ئەمە توان بەری پێگرن، ئەمما ئەتوانێ بترازێت لە دەستیشیان. ئێستا حاکمیەت کام شێوە ئێعترازات بۆ تۆ هەڵەبژێری؟ کامە تەئاتر فێرە تۆ ئەکا، فێرە دەکات تۆ کامە تەئاتر بکەی لە دەربڕینی عاتفەتە، لە نیشاندانی ئێعترازدا بەرامبەر بە زۆڵم، بەرامبەر بەستەم، بەرامبەر بە شکانی کەرامەتت، بەرامبەر بە نەبوونی مەقامی ئینسانیت. چی فێر دەکا؟ بۆ ئەم مردمی ئێمە گشتی قینی تێ لە عەلیە خامنەئی، بەڵام نازانێ چی بکە. گشتی قینی تێ لە مەسعود بارزانی و لاخور و پاوڵ، بەڵام نازانێ چی بکە. گشتی قینی تێ لەم گشتە خاینە، بەڵام نازانێ چی بکە. بۆ لەبەرەوەی ژەڵە ژیاگە نازانێ چی بکات. وەختێ ئەم کوردەوارە خووریا لە ئەممانەوە تا مەدیتەرانە تا دەریای ڕەش کوردەوارە خوریا کریا 4 دەوڵەت. دەوڵەتی بنگای معاملاتە ماڵی، تعاونی شرکت بازە کۆرپۆریشنی ئێرانی، تورکی، عێراقی، سووری. ئەمانە هاتن وتیان بۆ خاتری ئەمەی کوردەوار لە بینچێ، کوردیەت لە بینچێ، ئەم مەفهومە کوردیەتە کە فەلسەفەی زندگیە لە بین بچێ، بین ما بەقی ئەم سەرزەمینانە کە ئەوەین بڕێکی بچووکی بکەین
بە کوردستان و ئەم کوردە بکەین بە مەفهومی ئیتنیکی قەومی و بۆ ئەم کوردە کە بوو گەسۆ مەفهومی ئیتنیکی قەومی ڕێگەی ئێعتراز دەربڕین خەڵک بتوانێت ئێعترازکە کورد ئێعتراز بکە کورد ئیستە مەوجودە بووگە بە قەوم و ئیتنیک ئێشێ کورد بتوانێت ئێعترازکە ومیدوارم تا ئاگرا تێگەیبین لە یەکتر بەمەی کە تۆ کورد دروسەکەی یەک ئەتفاقەخەی کورد بە معنای مەفهوم و فەلسفەیە زندگی لە بینی ئەوەی بەڕاحەتی حەپەلوش ئەەکەی قسمەتێکی ئەعەزەم نۆ دەهەمی خاکی کوردەوار یەکسەرای خۆی قوتیەکەی تەواو تەنەوع فەرهەنگی و زوانی و قەومی و عەشیرەئی و تەمامی ئەمانە لە بینەوەی ئەیوەیتە ژێرە چەتر تورکی ئێرانی و عەرەبی وەختی کورد دروست ئەەکەی ئەمە اتفاقەکە فێ پس کورد لە بین ئەوەی وەکو مەفهومە زندگی تەبدیلەکەی بە مەفهومە قەومی لەگران نمودێکی بۆ دروست ئەەکەی دەقیقەن وا لە چوارڕاهە چوار کۆرپۆرێشنەکە وا لە چوارڕای چوار کۆرپۆرێشنەکە کە دروستیەکەن مەسەڵەن تۆ ئەم کوردن یەهۆ نێ لە وەسەتی یەکێ لەم کشوەرانە نێ لە ناوی ناوەڕاستی یەکێک لەم کشوەرانە ئێشێ هەر کۆرپۆرێشنێ تیکەیەکی دەستکەفت بێت تا ئەم کوردە قەومی ئیتنیکیە قابل باوەڕ بێ دلیلەکەی ئەوەسە کە ئێران و تورکیە و سووریە و عێراق لە کوردستانە هاومەرزن چون ئەم کوردستانە کە دروستی ئەەکەن خۆیان پێژن کوردستان وا دائەنرێت بۆ خاتری ئەوەی کە کوردیەت بە معنای مەفهوم و فەلسفەی زندگیە کە حاکمە لە عەمانەوە تا مەدیتەرانە لە بین بچێت بۆیە شوێندەسەکە دیار نەوێ تەوەجۆکەن ئەو جار ئێشێ بێ بۆ ئەم مەردمە ئێعتراز دروستکەی مەردم بتوانێت ئێعترازکە بەچی بە کوردبوون ئێعترازکە من کوردم و ئێعترازم هەست خۆ کاورای کورد کە معتەرەزە چی ئەکا در ڕادیکاڵترین حاڵەت کاورای کورد ئێعتراز ئەکا و ئەچێتە ناوە ئەحزابە کوردی شوێنە ئێعترازە کوردی وا لەکوێ شوێنە ئێعترازە کوردی وا لەکوێ وا لە ناوە حیزبە کوردیە کێ حیزب دموکرات کێ کۆمەڵە کێ یەکێتی کێ پارتی کێ پەکەکە خەڵ ئەمانە چۆن حیزب کوردین معلوم نییە بۆ پێشمەرگەیە چێتە ناوی پێشمەرگەیەک و ژیانی لە بین چووگە کەرامەتی ئینسانی نییە بە کۆی لە کریاگە سەرزەمینی چووگە مەجای ژیانی نەماگە تەعەدای پێیەکەن تەجاوزی لەیەکەن 1001 تەعەدا بە ڕۆح و وجودیەکەن ئەم ئینسانە زەرورەتێک ئەوێنە کە قیامکە کە ئێعترازکە بۆ کوێ ئێعترازەکە نازانێ بڕوان لە سەفارەتی بریتانیا دانیشی بڕوان لە شێخ عەبدولعەزیم دانیشی بڕواتە قەی دیواری فڵچە بکێشی بە قەوڵە کوردی ژێ قیر حیزبەکانم لەبیر هەیکەلە ئێعترازە کوردی چه شەکلیە هەیکەلە ئێعترازە کوردی حیزبە کۆمەڵە دموکرات پەکەکە پارتی یەکێتی یاڵان خەڵکە حەڕاکە بۆ ناوی حیزب ئەوێنی ئەوەی هاتکەسە ناوی حیزب ڕۆڵەیە قارەمان ڕۆڵەیە بوێر ڕۆڵەیە تا سەر ئێسکی لە دەروونە ڕەنج خۆی و کوردیەتی هەست پێکردەگە تێتە ناوە حیزب و حیزب ئەیوا لە کوڕە سووچێکە ئەیداوە کوشت حیزب ئەوەڵەن جەریان ڕەحبەریەتە مەردم نییە حیزب ساختارێکی مۆدێرنە بۆ بەشداریکردنە لە دەسەڵات نەبوو ڕزگارکردنە مەردمێک و سەرزەمینێک ڕەحبەر کەسێکە کە بتوانێت لە بورهەیەک لە تاریخا بە وجود بێت و بەرئەساسە زەرورەتە پێشگیریکردن لە نابوودی و لە فەسادە مەردمێک
و پێش مردمێک ئەکەوێت بە دەستنیشانکردنە عوامل فەساد و دانە ئیلهام بە ئینسانەکانی تر کە بە شوێنە هەنگاوەکانە ئەوە بڕۆن و ئەو ئەتوانێت ڕەهبەریەتی ئەنجامدانی پرۆسەیەکی گەورە بکەن. ئەم پرۆسەی گەورە ڕزگاری خاکە، تەواوکردنی داگیرکاری و ڕاماڵینە داگیرکاری. ئەمە ڕەهبەرە، ئەمما سکرتێرە حیزبێک سکرتێرە حیزبێکە، ڕەهبەر نییە. ڕەهبەر دەم و دەستگاهی نییە، دەفتەری نییە، ڕەهبەر ئەساسنامەی نییە، ڕەهبەر ئەندامگیری ناکە، کارتە عوزڤیەت نادا. تەمام ئاحاد ملەت نیروی ئەم ئینقلابەنە، ئەفراد ئەم شۆڕشەنە و هەر کامیان وەزیفەیان هەست کە مەسئولیەت و قبوڵە ئەم شۆڕشە بکەن. ڕەهبەر فقط نەمادێکە کە ڕەهبەریەت ئەکات خواستەکان، ڕەهبەریەت ئەکا ئێعترازاتەکان و مەسئولیەتە ئەم ڕاپەڕینەوە ئێعترازەکرێت ئەستەوە. پس مهمە کە تۆ بزانیت کێ بۆ تۆ شێوەی ئێعتراز دروستەکە. من دوێش و ئاماژەم پێکرد، وتم کەنیشتی لای ئێمە معتەرزە بە وەزع زندگیە خۆی، نایڵێن شوو بکە، دڵی واوە کوڕێکەوە نایڵێن شووی پێ بکە. گەلێکی بڕات بۆ فڵانە شار دەرس خوێنێ ناڵم بڕوە، فشاری وتی 17 ساڵێتی گەلێکی ئێعترازکە، گەلێکی ئێعترازکە. ئەوەڵین کارێکە ئێکا چی بوو؟ ئەڕوا پوتێنەوتەکەوە خۆیان یەک کلمیتە نیە بەخۆیان، یەک شقاتە نیە بەخۆیان خۆیان سووتێنێ. ئەمە ماوەیەک لە دەهەیە هەفتا تا دەهەیە هەشتا بووە مت ژن تا ئەو تۆ کلمیتێکی نا بەخۆیان. لێم دووە شتێتر بووە مت دختەرانە فەراری کەنیشکەکانەوە هەڕایە نەکرد، ئیتر خۆیان نەسووتاند. ئەوە 14-15 ساڵیان دەرەچوو، ئەچوو لە تاران و لە تەورێز و لە ڕەشت و ئەمانە بۆ خۆی پیارسەیە کرد، لەم پارک و مارکانەوە لێدا بە هەرکوێ چوو ئەچوو. با من ئێوە ئەو دەست بەمە جەریانێ لەم داستانە تەسویر سازیە ئێعترازە تۆ دووسێکت ئەوێنی دائیمەن حوکام پاکیەکەنەوە، دائیمەن پاکیەکەنەوە، نایەڵن تۆ چاوت پێ بکەوێ. ئەوە کامەسە ساڵ 1375 بوو، 6 بوو، دەقیق لەبیرم نییە، بەڵام دۆستان دەتوانن ڕەهنمایی بکەن. دانەیە سەربازی قەزوێنی، دانەیە سەربازی قەزوێنی لە پادگانێکە لە قەزوێن تەرازیە، ڕووی دەرە ئەسلحەخانەی شکاند، 2 ژێسێ هەڵگرت، هەر لە ناوی پادگان 9 نەفەری کوشت. 9 دەرەجەدار سەرهەنگ ڕئیسە پادگان، سەردانی پادگانی سپای کوشت و ئەرتش. ئەم ئاغا بەرەو تاران کەوتەڕێ بە 2 ئەسلحە، لە تارانیش 12 نەفەری کوشت. جارێ دای بەسەری گەشتێکی نیروی ئینتیزامیە 8 تیا کوشتن. ئەم کوڕە ئەچوو بۆ تاران، بەرەو مەحەلەیە پاستۆر، بەرەو بەیت عەلی خامنەیی. لە جێگەیەکە محاسرەیان کرد، خستیانە جێگە و بە هەلیکۆپتەر کوشتیان. داستانەکە جۆری بوو حتا دانەیەک پازدار چووە قەیتی لە بەرخەوتی و سوژە مشاهدە شد، دای و لە ناوچاوانی خست بوویە خوارەوە. کاورە 17 تا 24 نەفەری کوشت. ئەم خەبەرە ئەگات و حافزەی تاریخی من و ئەو وەختە کە لە ڕۆژنامەیە ئەگەر شتمانەکەم سەلاما خوێندەم، ئەگەر شتمانەکەم فرێک لێەوە و داستانەوە بیرتان تێتەوە. دەوڵەتە ئێرانی دەست بەجێوتی ئەم سەربازە اختلالاتە ڕەوانی بووکە، ئەم سەربازە شێت بووە. تەوەجۆکەن دانەیە سەرباز شێت، دانەیە سەربازێک کە شێت بووگە،
ئەم سەربازە شێتە پەلاماری ئەسلحەی ئەرتەشی داگە 20 نەفەری کوشتگە. دانە سەفەتە شێت بۆ ئەم سەربازە بۆ واجب بوو بۆ عالەم و ئادەم قبوڵی کرد ئەم سەربازە شێتە. لە کاتێکا سەربازێک لە پادگانە ئەدان لە تەواو دەرەجەدارەکانە پادگانیان کوژێت، ئەکەوێتە ڕێ بەرەو تاران ئەچێت، قەزوینە نایەت بەرەو هەمەدان، بەرەو تاران ئەچێت، لە تارانیش هەتەکە نیروهای مسلحە دەرگیرەوێ ئەدا لێیان. سەربازە هەدەفێکی مشەخەسی هەست. گەرەکی بڕوا لە خیابانە پاستۆرە با لە عەلیە خامنەیی، بەڵام بۆ جمهوری ئیسلامی ژێم کارە ئینسانی شێتی کردی، بۆ تەواوی ئەوانەی کە خۆیان ئەسووتێنن شێت نیەن، بۆ تەواوی ئەوانەی کە تەناف ئەخەنە ملە خۆیان و خۆیان ئەخنکێنن بە گوریس، لە تاو فەقیریە، لە تاو هەڵشکیانە، لە تاو بێدەرەتانیە، لە تاو زۆڵمە دەوڵەتی ئێرانی پێیان ناژێشێت. بۆ ڕۆژانە بە سەدان خۆکوژی ئەکرێت و ئینتحار ئەکرێت لە کۆمەلگای کوردەوارەوە دەوڵەتی ئێرانی بەمانە نایژێشێت. ئەنووسێت کابرایە خۆی خنکان لەبەر برسێتی، کابرایە خۆی سووتان لەبەر فەقر، کابرایە خۆی سووتان لەبەر هەڵشکان، کابرایە خۆی هەڵقاویز کرد لەبەر تەلاق، کابرایە خۆی و مناڵەکانی سووتاند لەبەر برسێتی. بەڵام نایژێ ئەمانە شێتن. بۆ نایژێ؟ ئەمە پرسیارێکی جددیە، دەلیلی هەست. دەلیلی ئەوەسە تۆ وەختی ئێژێ کاورا برسیەسی دڵە بسووتێ و ئەمە بچێتە ناو مێشکە، بۆ خاتری وەی دیگەرانیش ئەگەر تۆ برسیت بوو خۆت بسووتێنی دڵیان بۆت بسووتێت، یعنی پاداشتی تۆ لە کوشتنم مەرگە خۆتا ئەمەسە مردمێژن ئۆخەی توخوا ئەی چی بەسە زووان ئەخەی باوکی بمرێ دایکی بمرێ حەزی پێەکە. لە توول عمریا مهم نەوگە و ئینسانە، لە توول عمریا کەس حەساوی بۆ نەکردگە و ئینسانە و فرێک لە مردمی جامعە فەقیرە برسیە بێدەرەتانە هاڕیاگە نابوودە حەسرەت ئەخوا خۆی وا بکوژێت، ئاعترازێکی وا بکات جنازەکەی دەرکەوێ خەڵکی بێبێژە وای چ جوانە حەیف، وای شیمان بێ. بەڵام یەک نەفەر برسی، یەک نەفەر تەعەدا پێکریاک، یەک نەفەر زوڵم پێکریاک، یەک نەفەر فەقیر ناوێت بدانەمی لە ئەسلحەکەی بێتە دەرۆ و بڕوات بە ئەووەڵین دەستگاهە حکوومەتی ئێران ئەگا بیداتە بەرە فیشەک. ناوێ ئەو کارە بکە، چون شێتە ئەو کارەکە. بزان کاورا لە تاوە فەقیریە خۆی ئەکوژێ، مناڵەکەی ئەکوژێ، خۆی ئەکوژێ، مناڵەکەی ئەکوژێ، ئەمما عامل فەقر، عامل بێشەرەفی، عاملە تەعەدا بە ئەو کەسەی کە عاملی ئەم کارە بووگە حەچێکی پێ نایە، کاورا خۆی ئەکوژێ. براکەم تۆ بەگە برسیت نییە بچۆ بنەوە لە چاقۆیە با لە کاورا لە وەسەتە خیابانە لە عەوامڵە دەوڵەتە ئێرانی کاڵدڕیان کە با تۆش بکوژەوە، تو خۆدا کوشت وانییە؟ بۆ ئەوە حاکمیەت باسی ناکا و نایڵێ دەنگی بێتە دەرەوە، بەڵام کابرایەک مناڵەکانی ئێدامەکەن خۆی ئیجازەدا هەرچی خەبەرنگارە بڵاوی بکەن و فەعالینە جامعەی مەدەنی فەورەن ئەم تەسویرە مخابرەیەکەن، فەورەن مخابرەیەکەن بە دنیا. بۆ لەبەرەوەی هەرکە لە جامعەی ئێمە برسیە تەجاوزی پێکریاگە هەست بە تەعەداکە، هەست بە تەوهین و تەحقیرەکە خۆی بسووتێنی، خۆی بە گوریێس بخنکێنی، بڕوا قورسی برنج بسێنێ بیخوا ببرێ،
قاپێ سامسێنێ بیخوا بمرێ فیشەکێ با لە تەپڵی سەری خۆی بکوژێ و بمرێ. بۆیە تۆ شاهدی نەقیبێک تێت بە ناوی یەکێتی ژێ زۆر عیبە بۆ یەکێتی بەخوا لەبەر دەرچی سەرا بەم جەژنەیە خۆم ئەسوودێنم. ئەی گۆڕ بە گۆڕ ئەچویت بڕۆ خۆ بتۆپێنە خۆ بسوودێنە. من پێم وابوویسە ئەدەی لە میلە ئەسڵاحەکەت و تێ لە ناوی ماشە نزانیا زەبێ لە ناوچاوی کابرای کوتی. لە ناوی فیلمە گەنگەکانە نیویۆرکیە دیالۆگێک کە زوا دیکاپریۆ ێژێتی ئێژێ بۆ قەتڵی پادشاه بە پەنا پەسکێک و لە پشتێک و بدەی لە پادشاه مناسب نییە. مناسب ئەوەسە بۆ قەتڵی پادشاه لەبەر چاوی دەرباریان و لە وەسەتی دەربارە بەی لە تەپڵی ناوچاوانی بیکوژیت. ئەوە یعنی سڵتە و اقتدار حاکمیت خود شخص پادشاه و مەقام بایۆسە پادشات کوشت. پادشایەکە نامرێ long live to king هەر بژیت پادشاه. پادشا وەکو جسم ئەمرێ مەقامی پادشا نامرێ کەس ناتوانێ پادشا بمرێنێت و کاورە یەک فشەکەنێ بە ناوچاویەوە پادشا کوژێ. ئەو تەعەڕوزە کە ئەو ئەیکا لە دەربار یعنی مەقامی بایۆسی پادشا کوژێ. بۆیە تۆ ئالەگرا ئەوێنی ئینقلاب و ئیعدام ئینقلابی یعنی چی؟ تۆ لەکوێ ئێشێ دەست بۆشێنی چۆن ئێشێ دەست بۆشێنی دەسەکانە چۆن ئێشە پەیامی تیاوێ کامە پەیامە هەنێری بۆ کێ هەنێریت؟ ئالەگراسە کە ئێمە توانین تەشخیص بین وەختی لە ئەحوازە تەقە ئەکرێ ئەدرێ لە ڕژە لە سانی نظامی سپای پاسدارانی ئێران. ئەوەڵین گروپێک کە هات وتی دەستیان خۆش بێ کاری خەڵکی قارەمان بوو ئێمە بووین نەمانوت کارە دەوڵەتی ئێران بوو نە وتمان کارە ڕۆڵەی ئینقلابی ئەحوازی بوو. هەک ئافەرین دەستە خۆش بێ چون ئێمە ئەزانین ئێعتراز و واقعی چه شەکلێک دەوڵەت ئەخا لەگەڵ ئێعترازە کارتۆنی کە دەوڵەت بۆ دروستەکە بڕێ ئاشغاڵ جەمکەیت و یعنم های من فرە ئینسانێکی مەسئولم و دڵم بۆم زندگیە ئەسووتێت و زۆم تەحمل ناکەم بەم تەبیعەتە و ئەمیشیانە تەنگ بێت و هەناسە ئێمە باشتر نەکێشین و جەڕوجانەوەەر نەمێنێ بە دەورمانە و بوونەوەەر نەمێنێت و ئەم دنیا تەونەوەعاتی نامێنێت و عەدالەت نییە و فەساد بە وجودی ئەچین قوتو ئاشغاڵ جەمەکەینەوە کورە سەگ باب تۆ ئەو هەموو شتت باس کرد کە بڕۆی بە قوتووی ئاشغاڵێکە کۆی ئەەکەی تۆ ئەمانە کۆکەی تۆ نە ئەمە کاری حاکمیەتە ئەمە کاری دەوڵەتە. کامە کاری دەوڵەت نییە؟ سان ئەرتەش بۆ سان ئەبینێ بۆ سان دروزەکە لە ناوی خیابانە دەوڵەتە ئێرانی دەوڵەتە عێراقی دەوڵەتە تورکی بۆچی سەرباز تێرێتە ناوی خیابان مارشی نظامی بڕوات مارشی عسکەری بڕوا بۆ تێرێتی لەبەرەوەی دەسەڵاتی بە مردمەکەی نیشان بە. ئەها وەختێ قەدەم ورد ئەچن قەدەم ئاستەی پێژن بە فارسی ورد ئەچنی ئەو یعنی کلەی سەری مردم ئەوە والیژێری پێمانای هاڕین شەڵ شەڵ بە بەردەم تاتێن و بە ئەسڵحەکان و زرم زرم ئەیان بەسەر ئاسفاڵتەکەیە ئەوە یعنی ئەوە دەمتانمانە کوتاگە ئەوە قەڵەت بکەی بەم پوتینە دەمە کوتین ئەمە ئیقتدارە لە دەسی ئێمە. ناگەهان پەنج ڕۆڵەی ئەحوازی هەڵسیان لە گەورەترین نمایش ئیقتداری دەوڵەتی ئێرانە دایان بە تەپڵی ناوچاوانی دەوڵەتی ئێرانی 50 نەفەریان تۆپان ماشە نظامی شێویە ئەرتش شێویە سەپا شێویە 50یان کوشت بە ڕۆژی ڕۆشن لە وەسەتی شاری ئەحوازە 5 ڕۆڵەی ئەحوازی. ئەمە ئێعترازە ئەمە ئێعترازی میلەتێکی داگیرکریاگە میلەتێک ئەو هێزە نظامیە بە تەحقیرە زانێ لە سەرشانی ئەوە لە خاکی ئەوە پۆستاڵەکانی ئەکوتێ بە عەرزەکا و مارشی نظامی و نەمایشی ئەقتداری نظامی و قودرەتەدا و قودرەتی ئەهاڕێت ئەیهاڕێت. ئەم ئازارە ئەوەنە سەنگینە بۆ دەوڵەتانی دنیا. یاڵاتی متحدەی ئەمریکا فەورن محکومیەکە بە عنوانی عەمەلی تۆرۆریستی لە بەرامبەری سپای پاسدارانی تێرۆریستە کە خودە ئەمریکا خستێ ناوی لیستی تێرۆریست. شۆرای ئەمنیەت سازمان و لە تەشکیلە جلسەدا
ئەوەسە اعتراز و واقعی ئەوەسە دروسەکە ئەوەسە حزب الديمقراط ئەچێ لەکوێ ئەچێ لە نقطەی سفر مەرزیە ئەچێ لەکوێ ئەچێ لە ناوی دڵی لادەیەکی کوردەوارە دوو دانە جاشی کورد ئەگرێ لێیانە دێ ئەیان کوژێت دەرەجەدارێکی دوونپایە ئەگرێ دوو تەقاکەن لە یەکتری دە پێشمەرگە ئەداوە کوشت دوو دەرەجەدار ئەکوژێ ئەمە کاملا معلومە هەماهەنگە كاملا معلومة دولتي إيراني تكي حزب ديمقراطة هاواهنگا تكي بكاكا هاواهنگا تكي كومالا هاواهنگا چون هیچ كاملا مزرباتك كومالا يا ديمقراط أي وشينن نادات ونمادك نية للزربية كبنيان حاكمية بشكينيت نايشكينيت نكولا سوچكو عدي وكو دز هاتقن چوبنا ناو آواقية كردي كيان كشكا يا دايانا لدو بازدار أما بيجقل للشتي للدلدزي حج اقتداري انقلابي اعتراضي يعني بويتو يك دحفناويني داني بكاكي داني كومالي داني ديمقراطي دوان شكي دربيري بروجي روشن ساعاتي دوانزا لوسطي شاري السنا في شك بني بناو كاوي قاضي وحكم اعدامي مردبدا نية موجود نية موجود نية ولی کرم مردم اهنیرن چوار و پنج و دده و دوانزه لکوی کجرین للادیه که لکلاسوکه که لبنبردیه که کونه کمینه کجرین مهمش نیه که کبونا چی لناو شرع من لا که توانه تو نفره کمان اکجه دیتو پوفیوز نتیم هزاران نفر لنقطه صفر مرزیه داوا کشت لقل چوار ورگنی معتادی سپای بازدارانه خب بو إرادة نية چون دولت إجازة نادا دولت إيراني وا أماني دانن ياغ وا دروسي نكركن وا نانيان بي نادا أمان حركتي بكن كم حركته كوبي بكريت لبر خاطري وي حركتي أهوازية كان كوبي نكري فورا يا الولايات المتحدة أمريكا محكومي كر أوروبا محكومي كر فورا للدنمارك وتبيان دا سنة أو أهوازياني وا وتيان حزمان كر بم حركته لفيسبوك أو قرتنيان بس بزانن اما تشخيص ايواز ازانن كاما حركة راسة كاما حركة دروس كاما انقلابية كاما حاكمية دروس دي كردوها لا اعتراضات بكشتن الرشبيسي لفرنسا قراني بيجيكي فرنساوي قراني يجيد بإنجليسي قراني يجيد توجب كان بقراني كيجيتي اما بو جورج فرويد و کابراسەوە لە فەڕەنسا مردگە من ناوەکەی باش نازانم دێڕ ئاخرە گۆرانێکە مهمە دەنگەکە زەعیفتی متاسفانە مۆبایلەکە مەشیان ڕیستارت کردێ نەمکردووە من تا ئەمە ڕیستارتێک کەمەوە کە بتوانم دەنگەکەی بە باشی پەخشکەم کولەن سەڕۆشتەکەی شێواند ببەخشن لآخر ئێژێ وەختی ئینقلابە وەختی ئینقلابە با تفەنگەکانمان هەڵگرین ئەو خانمە گۆرانی بێژە بەو وەزعی لەباس و تاپە بەری و ئەو ژنە و وێوە چاوتان پێکەوت چون ئەزانێ ئینقلاب یعنی چی بە قۆڵە ئێمە ڕاپەڕین قیام یعنی چی ئەزانی قیام بە تفەنگ ئەکری
قیام بە گوڵە سوور ناکری، قیام بە فڵچە ناکری، قیام بە هێلکە ناکری، قیام بە شکلاتە کاکاو ناکری، قیام بە بەڕێزم ناکری. بە چی ئەکری؟ قیام بە تفەنگ ئەکری، بە تفەنگ ئەکری. ئەم گۆرانیە لەکوێ ئەخوێنرێ؟ لە فەڕەنسا ئەخوێنرێ. مەهد تەمەدونە ئوروپای غەربی. پس وەختی تۆ لەم کوردەوارە ئەوێنی لە خیابانەکانی سلێمانی ئیدەیەک تێن بە ناوی ئەتراز و شعار ئەدەن: بڕۆخێ بڕۆخێ تاڵەبانی، بڕۆ ئەم جەردە و فەسادانە، ئەم خائینە گەوادانە، بڕۆخێ بڕۆخێز. ئەمە تعبیر لە دەروون واقعیەت و ئینسانەکە. بەڵام کە ئەگاتە سەرە خاست، تۆ ئەوێنی کابرا کاتکە بێژی بڕۆخێ، ئەبزاری بڕۆخێ پێ نییە، وەزانەتان لە خۆی وەڕۆخێ. تۆ دروسە کۆبووی تۆ لەوێ، وەلێ ئیستەحاتکی ئەعلامەکەی با بڕۆخێ، لەگەڵ کە ئەڵەی با بڕۆخێ ئەڕۆیتە بەرۆ کە بیڕۆخێنی. ئەو ئەدا لە میل ئەسڵحە، تۆ ئەدەی لە میل ئەسڵحە. ئەو تەقەکا لە تۆ تەقەکەی لەوە. تعدادی تۆ فرەس فیشەکە ئەو بەرە تۆ ناگری. مادامەوە کە تۆش نەوێسی ئاگێوە تۆ بکوژێ، ئەو تەقاکەوە تۆ لێدەی. لە پڕێکە ئەو ئەگیرێ لە شارە، بە 4 سەعات تەواوە مەقەڕاتی ئەگیرێ و مەردەمەیانگرن. ئەم دەسەڵاتە مەخوفە عەزیمە وات و قولول و خواردووتی چون نەتزانی چۆن شەڕی تەکا بکەی، 30 ساڵ تەپیدامە لەسەرە. 30 ساڵ هەر هاتوو مانۆڤری داناوی خیابان و تەفرەقەی تێتخست و بەیەکیوتی لاوە مەکە و بەیەکیوتی بەدیل کێ و دەوەیەکیوتی ڕەهبەر کێ و دەی چۆنەوێ ڕەهبەر نەوێت و هەڵێ بەیەکێتروتی دانیشە و بەیەکیوت دڵ کوردستان ئەشێوێت و بەیەکیوتروتی دنیا ئەشێوێت و ئەمە هەروە خەڵک سار دەکاتەوە. لە ژێر و پارادا بە خەڵکی، لە ژێر و ئەمڕاکێشی، لە ژێر و ئەو ئەڕفێنەیە کوژێ، لەبەرەوە ئەم خەڵکە کۆنەوێت و کۆنەوێت و کۆنەوێت و بێت و بڕۆخێ با بڕۆخێ با بڕۆخێ. ئەگەر کۆ بووە وتی بڕۆخێ با بڕۆخێ با بڕۆخێ، ئەو جار یەکێ دای لە میلە ئەسڵحە دەستی گشتی پێاچوو و ئەڕۆخێ خاز ئەڕۆخێ ناجۆر ئەڕۆخێ. کۆ ناوێتەوەیان دەسەڵاتە ئەم فسفس پاڵەوانانە بە چەند ئەتوێتەوە؟ ناگاتە 24 ساعت کۆ ئەوێتەوە. کۆ ئەوێتەوە چێ پەیکاری. یانێ تۆ ئێستا لە سلێمانی دەسەڵاتە ئەمانە بخەی، لە هەولێر مەسەی بارزانی تەسلیم ناوێت، بە هەموو میلەتی کوردەوار و پەلاماری مەسەی بارزانی ئەدەین، چی خۆی و پێشمەرگەی هەز وەکو سەگەی تۆ پێنین. با هەر هەولێر ڕانەپەڕی، با ڕانەپەڕی. میلەتێک کە نۆکەری ئەکا، هەر ئەربابێکی تر بێ نۆکەری ئەکا، فەرقی نییە بووی. هەر ئەو جۆرە نۆکەری مەسعودە ئەتوانی نۆکەری توش بکە، فەرقی نییە. ئەو دخاڵەتیش ناکە. ئەوە نەبوو داعش حەملەی کرد گشتی ماڵیە دەرەکرد دەرەچوو، بە من چ ڕەبتی کێز؟ من خۆم دەرکەم و خێزانم و ماڵەکەم و پولەکەم و وم چی. ئەوە نۆکەرە. ئەوە نە سەرزەمینی بۆ مهمە، نە خاکی بۆ مهمە، نە کەرامەتی بۆ مهمە، نە عیزەتی بۆ مهمە، نە ئازادی بۆ مهمە، حەکی بۆ مهم نییە، نۆکەری بۆ مهمە. تا زەمانی ئێژە بارزانی وا حساسەکە بارزانی کەس نایڕۆخێنی. باوەڕکە وەکو داعش چۆن گەیە دووس خۆرماتوو، چۆن ئالەوێ خورما نا چی نابوو؟ ئەوەی وە داعش تۆپەکەی لێدانیا و ئەیگرت بە مەخمور. داعش گەیە مەخمور هەوڵیان چۆڵی کرد. 50 نەفەر داعش گەیە مەخمور هەولێر چۆڵی کرد. لە سلێمانی خەڵکی خەریک و ماڵیە پێچاوە. ئەمە یعنی ئەو عیدە خەریکن ئەو کارە ئەکەن، نە ئازادیان بەلاوە مهمە، نە کەرامەتیان بەلاوە مهمە، نە ئینسانیەتیان بەلاوە مهمە. بۆ حەج بەهایە نادەن. ئەرباب هەر کە بوێت بە قەوڵە کوردیە خۆمان، هەر کە ئاغاوێ ئەمان دەستبوسن، ئەمان چاکر و نۆکەرن، ئەمان کێشەیان نییە، تەکایش کەسێکە وەلێ ئیدەیەک هەن کێشەیان
ئەیدەیەکەن نازانن چۆن ئێترازکەن، نازان چ بکەن، خۆیان بسووتێنن، یەخەی کراسەکەیان بدڕن، وەی ڕۆ بکەن، دانس بکەن، چقانێن لێ بدەن، بڕۆخێ با بڕۆخێ، دەی بڕۆخێ با بڕۆخێ. ئەمە ئێتراز نییە براکەم، ئەمە ئاوا خەڵکیان فێکردگە، ئەمە ئێترازە، ئەمە ئێتراز نییە. نەچاوەکەم تۆ وەختی تعبیر لە حاڵەتە خۆت ئەەکەی بڕۆخێ با بڕۆخێ، ئەبزارەکەیشی بێرە کە بڕۆخێ. ئەنا چییە خۆ تۆ خەریکی خۆت مەسخەرەکەی؟ بڕۆخێ با بڕۆخێ و وەیتە هەڵپڕکە موسیقیەکە تەواوی ڕێتە ماڵ. دەی تۆ هاتکی بیڕۆخێنی، هاتکی بیڕۆخێنی، بڕۆخێ با بڕۆخێ. و ئەویش دەست ئەوە ئەدا لە میری ئەسڵحە و سەنگەربەندیەکە با سەنگەربەندی بکە. ئێمە گەرەکمانە سابتی بکەین ئەمانە لە بەرامبەری ئومەتی کوردیە سەنگەر ئەوەسن و تا ئاخرین فیشەک لە مەردم ئەکوژن، تا ئەو وەختە مەردم قاچ بنێتە سەری پێشمەرگیان وەکو پێش دەرکاڵی دڕێنێت. ئێمەش ئەومانە گەرەکە، ئێمە گەرەکمانەم دەمامەکە نابدەین وەلای ئەدەین. بزان لە ئیاڵەتە متحدەیە ئەمریکا تۆ هیچ وەخت لە سینەمای هالیوودا چهرەیە ئینقلابی ناوێنی، چهرەیە ئینقلابی کە لەگەڵە ساختارە سیستەمی ئیاڵەتە متحدەیە ئەمریکا مشکڵی بوێت، نەمەوجودە، نەمەوجودە. تۆ لە نەزمە ئیاڵەتە متحدەیە ئەمریکا لە ساختار و زەهنیەتێک کە بۆ مەردمی خۆی دروست ئەکا دوو حاڵەت تعریفەکاتەوە: order and chaos، نەزم یا ئاشوب. حامیانە نەزم کێن، حامیانە نەزم کێن، حکوومەت تەبەلور و واقعیەسی. بانیانە ئاشوب کێن، غارەتگەران، مەردم و ئەنارشیستەکان. ئەنارشیستەکان ئەمانە بۆچی ئاشوب ئەکەن؟ ئاشوب بۆ ئاشوب ئەکەن، ئاشوب بۆ ئاشوب ئەکەن، ژڵەژیاگی بۆ ژڵەژیاگی ئەکەن. ئەو وائیژێ ئەمانە ئۆردەر بۆ ئەکەن، نەزم بۆ دائەنێن، ئەمانە نەزم بۆ زندگی دائەنێن، بۆ پێشکەوتن دایئەنێن. ئیاڵەتە متحدەیە ئەمریکا ئەم دوو شتە تاریفەکاتەوە. نەمادە کیۆس کێس یعنی ئاشوب و نەمادە ئۆردەر کێس. نەمادە ئۆردەر ئەم پاڵەوانانە سەوا دروستیانەکە: سپایدەرمان، باتمان، نەمادە ئاشوب کێس. تەوەجۆ بکەن، تۆ فیلمە سپایدەرمەن و جۆکەر، فیلمە باتمان و جۆکەر تاکە فیلمە، هەی تا مقایسە مەکەن. یعنی دز و پۆلیس، نه، دز و پۆلیس قەهرەمان و زدە قەهرەمانە، قەهرەمان و ئەنتی قەهرەمانە. بەڵام جۆکەر، باتمان و جۆکەر دوو دنیا متەفاوتن. باتمان نوێنەرە دنیای ئۆردەرە، جۆکەر نوێنەرە دنیای کیۆسە. لە داستانە قارەمان و زدە قارەمان منتەقێوا لە کاری قارەمانە و منتەقێوا لە کاری زدە قارەمانە. کاورە مافیاس کۆکاین ئەفرۆشێ، کۆکاین بۆ ئەفرۆشێ؟ لەبەرەوەی پوڵ پەیاکە، پوڵ پەیاکە. قمارخانەی بۆ دانیاگە لەبەرەوەی پوڵ پەیاکە. جنایەت بۆ ئەکا لەبەرەوەی پوڵ پەیاکە. قاتڵە سریاڵی بۆچی قەتڵە سریاڵی ئەکا و شوێن دەست جێتێڵێ تا ئەیگرن؟ بۆ خاتری ئەوەی کە نەخۆشیە ڕەوانی هەست و گەرەکی خۆی بنوێنێت و جنایەت بۆ لزەتی جنایەت و شۆهرەتەکەیەکە. ئەمە قەهرەمان و زدە قارەمان تۆ ئەیوێنیت. ئەمما
كأرواتە مەسئلەیە کولیتر كأرواتە چوارچێوەیە مەملەکەتی كأرواتە چوارچێوەیە ئەمنیەتی حەوزەیە حیاتە عمومی دوو نوێنەر مەوجودە نوێنەرە ئۆردەر و نوێنەرە کیۆس نەزم و ئاشوب یاڵەتە متحدەی ئەمریکا مەدانی تۆ یەک نەفەر ناوێنی لە حاڵەتە کەلانە دانەیە ئینقلابی بێت خۆب کیۆس چه شکلیە ئۆردەر دائیمەن لە خۆی مایە ئەنێت بەر بە جنایەت و خراوی و شێواگی و ئەمانە ئەگرێ و قارەمانەتیەکە بەڵام جۆکێر کاراکتەری کە جەدیدەن دروستیەکەن جۆکر لە ناو تاریکی جامعاتێتە دەر جۆکر جنایەت ئەکات ئاشوب ئەکات لەبەرەوەی ئاشوب بکات تەوا نەک ئەوەی کە لزەتە سایکۆپەدی ئەوان لە جنایەت نە ئەسڵ خۆشی لەم نەزمە نایێت خۆشی نایە گەرەکی بشێنی نەوەی کە لزەتەوە لە جنایەتە وەکو کاورای قاتڵە سریاڵی نە ئاشوبی گەرەکە ئاشوبی بۆ ئاشوب گەرەکە لەسا تۆ ئەوێنی جۆکەر بە شوێنە پوڵ نییە بە شوێنە شۆهرەت نییە منطقێ لە کارە جۆکەرە نییە حاکمیت ناتوانێتە کە جۆکەرە دانیشێت و مساڵحە بکە چون جۆکەر پوڵی نەگەرەکە تا پوڵی پێبن جۆکەر شوێنێ ناتەقێنێتەوە لەبەرەوەی پوڵ بسێنێ لە دەوڵات جۆکەر ئەو کارە ناکە جۆکەر حەج منطقێنێ لە کاریە منطقە قەواعد بازیە حاکمیەت کە تۆ های بە شوێنە لزەت های بە شوێنێ لزەت و هەر کارێکەکەی لە ڕاستای لزەتکردنایەکەی وەلەشی تۆ کون لزەتەکەی ماغا بدۆزی تۆ حەزی بە سکسە سکسی پێبەی حەزی بە پوڵە پوڵی پێبەی حەزی بە شۆهرەتە شۆهرەتی پێبەی بۆیە تۆ ئەوێنی وەختی خەڵک لە کوردەواری ئێمە تو دەم ئەەکەی تۆیژە تۆ سەر بەکێی لەبەرەوەی دوو دنیای هەست یا ئۆردەرە یا کیۆسە چون ئەو فکرەکە ئەم ئێعترازە کە تۆ ئەیکەی ئیشێ منفعەتێکی تیاوێت ئیشێ کەسێ پوڵی بە تۆ داوێت تۆ پوڵێکت گرتوێت کە بچێتە ناو زوانە منتەقیە ئەم کەسێ فووی کردوێتە ناوە تۆ نافهمی چون ئەو هەر کەسێکە ئەوێنێ قساکە پوڵی گرت کە قساکە منفعەتێکی هەست سکسی تەئەمینە پوڵی تەئەمینە جێگەی تەئەمینە ئەو تا ئیستە تەکە نیروی واقعی ئینقلابی ڕۆبەڕوونەوە گەسەوە یا کاورا ناوی ئەنێن شێت وەکو جۆکەر گەرەکی بشێوێنێ لە خۆیەوە بۆیە مەسەڵەن تۆ دانەیە شێت ئەوێنی جمێنەدا مەسەڵەن تۆ لەم کوردەواری داگی کراو لە عێراقا عیدەیە شێت و گەوج و ناڕازی و محتەرەزە ناوە خیابان و هەم جەماعەتەی کە ئێوە ئەیوێنن بەناوە سلیبریتیای فەیسبووکی مەسەڵەن جمێنە دەنە پارتی و تەحلیلەکەن و ئەمانە وەنە جۆکەر ببەخشن نە جۆکەر ئەمانە منطقی کارەکان منطقی تاقی بکات منفعەتێکی واتیە بۆیە حەج وەک نادەن لە بنە هەمووانەکە حەجێکیان بۆ وتن نییە نە تەرحیان وا پێ نە ئیدەیان وا پێ نە ئیدئۆلۆژیە مەخسووسی وا لە پشتیا نە تەرحی ئەەکەن زۆڵم چه شکلیە بۆچی واسە چیان بە مەردەمە کردگە نە ئێژن ئەم مەردەمە ئێشی چی بکات تا ڕزگاری بێت تقە جمێنەدەن تۆ شاهیدی دەوڵەتیش تنتن خەریکە کەلەمەی ڕاپەڕین مەسخەرەکە مەسەڵەن دانێتی هەڵدریاگە خوێڕی عنتەر تێرێ ئەنووسی من بەیانی لۆ ڕاپەڕینێ دەکەم هەمووتان ڕەهبەریەتی دەکەم وەکو کێ وەکو کاورای بێگڵاسی چواردانە کلاشینکۆڤ خاتە باوەشی بۆچی لەبەرەوەی جەریانێ بە ناوی ڕەهبەریەت و ئینقلاب مەسخەرە بکەن مەردم هەرکە قسەکە لەم فەیسبووکە و مەسخەرە تەماشای بکەن چواردانێ وەکو بێگڵاسی بۆ دانی ئەحمەق کلاشینکۆفێ خاتە باوێ ئەو بەیانی لۆ ڕاپەڕینێتان لۆ دەکەم وە کلاشینکۆفێکی دەسی
ئەمە بۆ چییە؟ بۆ خاتریەوەی کەلامە جددیە کە خەریکە بنیانە قمە ئەمانە هەڵە تەکێنێت جددی نەگیرێت بە بمبارانکردن و مەسخەرەکردن مەفهومەکە و مەسخەرەکردن کاراکتەرەکە. ئەمان پێیان بە چی بردگە؟ ڕاپەڕینە کوردەوارە سەربەخۆ ئۆردەر نییە کیۆسیش نییە، نە جۆکرە نە باتمان ناتوانن تەشخیص بنکیز. تەنیا کاراکتەرێک کە ئەخوا بەم کاراکتەرە پەیغەمبەرانێکە وەکو ئیبراهیم، وەکو محەممەد. نەکیۆسە ناوەردەر. هاتگە نظامە سوڵتە لە بنیاد و هەڵتەکێنێەوە بنیادە تازەدا بنێت. بۆیە ئەو ناتوانێت بە هیچ منتەقێکی داگیرکاری تۆ بکێشێتە پای مێزی مەعامڵەوە، تۆ جواو نایتەوە. تەقازاکەی تۆ و ئەمرێک کە تۆ دەسە بۆ بەرگە خەیلی لە سایزا و گەورەترە، ناتوانێت تامینیکە. شتێک کە تۆ داوایەکەی ڕۆخانە ئەوە و ئەو ناتوانێت ڕۆخانە خۆی تامینکە بۆ تۆ. نە پوڵە، نە مەعاملەز، نە شۆهرەتە، نە جێخستنە، لە لای دانیشتنە، بەڵکو ئەو شکۆسە کە ئەو لە تۆ دزیگەسی و تۆ گەرەکتە بێریتیوە. ئەمەسە تۆ هیچ وەخت سریاڵی فیلمێکی ئەمریکایی ناوێنیت. ئەم سریاڵ یا فیلمە ئەمریکاییە دانەیە کاراکتەر بداتە دەرو تەکە تەمامە نظامە سوڵتەی دەوڵەتە ئەمریکا دەرکەوێ و دەرکەوتنەکەی بەرئەساسە نەخدە بنیانە دەوڵەتە سوڵتەی ئیالاتە متحیدەی ئەمریکاوێت و لێو دوا تەرحێکی پێوێت لە ژیانێکی دروستری ئینسانی نەمەوجودە. تۆ یا جۆکەری شەڕ هەر بۆ شەڕگەرەکە هەر لە خوا تۆ شەڕەتێ حەزی دەکەی خۆشە نایە لەم نەزمە قینێتێ ئەم مردمە وشتی ملەتە فاسدە فەحەی گاواڵ و پەرسە دەزانی هەر لەخۆیەوە نائێمەوە نین. كما إنك الولايات المتحدة الأمريكية بالتواو قدرة سعيك بعشوب بيجي أنارشي درسولتك أنارشي أو تعبيرا نية ما لبكاريوان أنارشي أتوانيت حكومتي بيت أما حاكمين بيت أتواني وابت يعني أتواني حكومتي كردي بيت وأتواني تعبير لوبكا پس ئەمانەی کە تێن بۆ ئێوە ئێعترازات دروست ئەکەن تەزاهورات بۆ ئێوە دروست ئەکەن نەمایش و تەعەترە نیشاندانە ئێعتراز بۆتان دروست ئەکەن. ئاغای معلمێ کاغەزێ ئەگرێتە دەسۆ ئێجێ تڕلی و تڕلی و تڕلیوە حکوومەت شەقی قابیلە شتێکی ئاوە ئەم ئاغا حەزی پێ ئەکا حاکمیەت کە ئیخاتە بەر دووربین چون ئەم شعرە خۆشە وەکو دانس و قەڕە تەیشی حەچێ نایەتە دەرۆ ئەمە ئەوێتۆ شێوەیە ئاعترازە خەڵکە سلێمانی. دەر ڕادیکالتەرین حاڵەت لە هەر کوێ وەکو لیدەرە تەشویق کنە ناوە ئستادیۆمە فوتباڵ ئەم ئاغا وە کاغەزەکەی دەست و کۆمەڵە شعرەکەی وە حازرە تڕلی 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 لە حکوومەت شەقی قابیلە شتێکی ئاوە. ئەمە ئەوێتۆ نەمادە ئێعترازە خەڵکە سلێمانی ئیتر ئەمە ئەوێتۆ مۆت ئەم لیدەر مرد یەکێتر تێت وانییە کەنیشکە ئینگلیسیەکەدان گوێدا لە فەڕەنسا وتی ئینقلاب خەریکە تێت تفەنگەکانتان هەڵگرن ئینقلاب خەریکە تێت تفەنگەکانتان هەڵگرن لە بەرامبەری زوڵمە ئیرادەی تۆ ئەویسێت لە بەرامبەر دەسەڵاتی مسلحی ئینحسارگەری قودرەتە ئەسلحە ئەویسێت وەختی ئەو قاچەت هەڵگرت برتە ناوی خیابان وەختێ وتە بڕۆخێ بە ئەسلحەی ڕۆخێنی بەوەی ژن قیام. بەوە ئێژن چۆنیەتیە دەربڕین ڕای ئینسانە کوردی بەرامبەر بە سوڵتەی داگیرکەرانە سەرخاکە کوردەوار.
پس تۆ بەمانەسە کە ئەفەهمی کێ وا لە بەرەی ئینسانە کوردی و ئومەتە کوردیە، کێ ئەدا لە قەبارەوە ناو چاوانە دەسەڵات کە ئەی هەژێنی دەوڵەتە ئێرانی، حکوومەتە حەلیمە کوردستان، دەوڵەتە تورکی ڕۆڵەیەکی نەگەرەکە بە ئاشکارای عالەم لە وەسەتە خیابانە ئەدانە ناو چاوانە ئەوجە دەسەڵاتە ئەو نایگەرەکە چون کۆپی ئەکرێ، چون دەسەڵات کۆ ناوێت. تۆ ئیشی هەل لە خۆت و لە دەسەڵات بترسی، هەل لە خۆت و تەسلیم بووی لە بەرامبەر دەسەڵاتە، هەل لە خۆت و بە دەسەڵات حەق بی تۆ سەرکوتکە، هەل لە خۆت و بە دەسەڵات حەق بی تۆ بکوژێ، هەل لە خۆت و بە دەسەڵات حەق بی دەستگیرەکە. دەسەڵات قەڵەت ئەکا تۆ دەستگیرەکە، دەسەڵات قەڵەت ئەکا ئەیژی من سوڵتەی مطلقم و تۆ بۆت نییە ئەنگوسم بۆ درێژکەی و ئەنگوست درێژ کرد بۆت فیشەکە لێگرم. خەیلی قەڵەتی کردوای وت لەم کوردەوارەوانیە دەسەڵات ئێشێ فیشەک بنێ بنە تەختی ناوچاوانیەوە وەکو سەگ بی تۆ بێنی. ئەو کوڕە مەردم نییە، ئەو بەرعەلەیهە مەردمە، ئەو ناتکە بۆ سەعادەتە مەردم، ئەو هاتکە مەردم ڕامکە. ها لە کوردەوارە وەختێ گەرێکیان و توولە قاتر ڕامکەن دەستەمۆیکەن ساڵێ کوڕێکی زۆرداری گەنجیانە کرد بە کۆڵام قاترە. قاتر چەموشە من نادا توولە قاتر کوڕێکی جوانی جەسووری گەرەکە سواری بێت تا فێری باربردنی بکە، 1 ساڵیشەی بار بنێ بەسەر شانیەوە تا فێر بێ قاترە بار بووە دەرەنایوە. ئەو کوڕە جوانە، ئەو کوڕە جوانە نیروی پێشمەرگەی نادرووس و پلیسی گەواد و ئەرتەشە کە فێر ئەون ئەم مەردمە چەتونە چەموشە فێری سواریدانی بکەن، دەستەمۆیکەن، دەستەمۆ تا بار بووە، دەستەمۆیکەن تا بار بووە. ئەمانە تا زەمانێ ئاڵەفەکەنە بەرە مەردم کە مەردم بارەوە، مەردم باری نەبرد دەسەوە نەفیشەکەکانیانەوە تەقاکەن لە مەردم. ئەوەی مەردم گەرەکیسی شکۆی ئینسان بوونە، مافی تەبیعی هەر ئینسانێکە، هەبوونی کەرامەت و سەروەریە و دانی ئێرادەی ژیانە خۆیە بەم زندگیە و ئەم کوردیەتە سەکەیشی پێی بگە. پس ئینسانە کوردی ناچارە لە قیامێکا کە بیکا لەبەر خاتری ئەوەی بە قەوانینە تەبیعی و بە قەوانینە کوردی ئینسانە کوردی حەقی نییە ئیجازە بدات کەس بەسەری و سوڵتەی بوێت، حەقی نییە ئیجازە بدات کەسێک کەرامەتی بوات، خودە ئینسانە کوردی حەقی نییە خۆی بفرۆشێت، خۆی لە کەرامەت بخات، حەقی نییە و کارە بکات. پس ئەگەر تا ئیمڕۆ ئێوە ئەوێنن مەردمە ئێمە ئومەتی کوردیە ئێمە نەیتوانی گە دەسەڵاتەکان بخا، دەلیلی ئەوەسەگە ئیجازەیان نەداگە کە بێڵن دەسەڵاتەکان بخا. بۆیە تۆ ئەوێنی بە 10 دانە حیزبی کوردی تۆ یەکێ پەیان ناوێ لە وەسەتە تارانە 2 پێشمەرگەی هەناریوە لە وەسەتە تارانە با لە تەپڵە ناو چاوانە نەمادە دەوڵەتە ئێرانی ئەمە بکا بە فیلم و بڵاوی کاتۆ تا بزانم بەیانی دەیان کۆپی لە یەکەنیانەیەکەن خەڵک نایکە چون ناوێ نەمادی وا دروستکە باوک ساحێبی دەتێرن فەورە نەیتوێنەوە پاکیەکەنەوە چون ئەمانە دەستکردن دروستکراوی دەسیێوانن بوجەیان پوڵیان ئەفرادیان کەوا لە اختیاریانە ئامەسە جوابەکەی تۆ کە نایگریت کە نازە بۆچی سەر ناکەوین دەلیلی وەسە ناوێ سەر بکەوین ئەم حیزبە دروست نەکریاگە تۆ سەر بکەوی ئەم حیزبە دروست کریاگە تۆ ژێر بکەوی تۆ نابود بووی تۆ هەر شکست بخۆی تۆ بچوو بووی تۆ بووی تۆ قەوم تۆ بووی تۆ ئیتنیک تۆ بووی تۆ کوردستان کوردەوار کەلەن کوردەوار گرێیت کۆردلەند بێتە چی؟ بێتە کوردستان بێتە دەمە قۆپان و خشتێکی گوشادە حیز و جامانەیە زلە حیزانە بیکەیتە سەرە کوردەوێت و ئەوە دۆڵمە و یاپراخ و کلانە و ئەوانە
بۆیە سەر ناکەوی نایەڵن گزارش بەی لە کوردیەت خوات نایەڵن ئەو مەردەمە دەستکەیتە ناو دڵیان ناخ کوردیان کێشیتە دەر و پێبێژی ئەعتراز چه شەکڵیە بەرامبەر بە سەرزەمینە داگیر کریاگت کەرامەتە داگیر کریاگت سروەتە بەغارەت چووگن ئینسانیەتە بەغارەت چووگت بەرامبەر بە تەعەدا و تەجاوزێکە پێ دەکرێ هەر دەقیقە ومقام إنسانيك ليه تنزيل أدري وخلاقيتي وجيانك وآينديك كتون نازاني جولتي غارت أكن وأيوان بوتو نازاني كاكي كرد آزادي دسنياغا چه شكليه چون إلمانكاني مشخصنين لا يا وخوش